وەکو ساڵانی پێشوو ئەم ساڵ چۆڵەوانێک دیارە بە بنکەزەکانەوە بەعام بەڵام سەر لە بەیانی ئەو چۆڵەوانیە زۆرتر بوو لە دوای نانی نیۆڕۆوە هاوڵاتیەکان زۆرتر هاتوون بۆ دەنگدان بە پێی ڕێژەی دەنگدانی ناو مەحەتەکانمان لە دوای نیۆڕۆوانە هاوڵاتیەکان زۆرتر هاتووە ئێمە وەکو بەڵگەنامەی پێویست و بیسەلمێنەکە و کەسەی خۆیەتی چ کارتی بایۆمەتری بێ یا کارتی ئەلکترۆنیەکە بێ پێویستە بەڵگەنامەیەکی پێ بێ کە بیسەلمێنە هی ئەو بەڕێزەیە ئەم بەنسبەت ئەوانەی ترکە هاوڵاتیەکی زۆر کێشەکەی ئەوەیە بایۆمەتری کرد و بیری چۆتەوە کارتەکەی وەرنەگرتووە لەم حاڵەتە کارتە کورتخایەنەکەی سووتێنراوە ئەبێ تازەکەی وەرگرتایەتەوە ئەم حاڵەتەمان زۆرە کە هاوڵاتی نەیتوانی و دەنگ بات تا ئەم دەقەیە هیچ ئامێرێکمان لە کار نەکەوتووە لە هەر حەو مەحەتەکە وەکو پێم وتی ئەوەی بایۆمەتری کردبوو ئەبوو پێش 5 مان کارتەکەی وەرگرە لە ئێستا هیچی بۆ ناکرێ هاوڵاتێکیش ئەگەر بایۆمەتری بوو بەڵام پەنجەی نەخوێندەوە ڕێکاری یاساییمان هەیە جیهاز ئەگەر موافقەی کرد ئەتوانێ بڕات جیهاز موافقەی نەکرد ناتوانرێ ڕێگەپێدانی بۆ بکرێ و دەنگەکەی بات.